بەڵێ بەڕێزان لەگەڵتان بەردەوامین لە کۆتا تەوەری پرۆگرامی ئەمڕۆدا باز لە گەشتی شاخەوانیەکەین کە گەشتی شاخەوانیکێکە لەو گەشتانەیە لە وەرزشانی کە ڕوبەڕووی سروشتەویتەوە کە چۆن ئەم گەشتە ئەنجام بدرێت و تایبەتمەندی گەشتەکە پێویستە چۆن بێت ئەو جلوبەرگانی کە بە لەبەریەکەین بەکاری هێنین تەنانەت جانتا تەنانەت ئەو خۆراکەی کە پێمانە پێویستە چی بەرین لەگەڵ خۆمانە تاکو و ڕوبەڕووی هەرچیەک بووینەوە ڕوبەڕووی هەر ڕووداوێکی سروشتی بووینەوە بتوانین هەموو ئوشتانی کە پێمانە لە کاتی گونجاوی خۆیان بەکاری بێنین یان ئەو شوێنەی کە بۆی ئەچین ئەو شاخەی کە هەڵی بژێرین پێویستە چۆن هەڵی بژێرین و پێویستە چ شوێنێک هەڵبژێرین کە گونجاو بێ بۆ شاخەوانیەکەی ئێمە بەگشتی باس لە شاخەوانیەکەین باز لە تایبەتمەندیەکانی شاخەوانیەکەین کە چۆن کە وەرزشێکی شاخەوانی دروست ئەنجام بدرێت کە ڕوبەڕووی مەترسی نەبینەوە وەکەوەی کە بەداخەوە لەم چەند ڕۆژەی ڕابردووە بینیمان کە چوار شاخەوان لە شاری سلێمانیەوە کە چوونە واری شاخەوانیان ئەنجامدا لە ناوچەی قەرەداغ کە بەداخەوە ئەو ڕوودا و دڵتەزیێنە ناخۆشەی لێکەوتەوە کە هەمومان بەڕاستی خەمبار بووین بەڕاستی هەمومان تاساین بەو ڕووداوەی کە لە ڕۆژی هەینیا ڕوویدا گفتوگوی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز ئەنوەر قادر سەرۆکی کۆمەڵی شاخەوانی کوردستان کاگەنەوەر سڵاو لێ بەخێر بێت سڵاو لە ئێوەی عزیز سڵاو لە بینەرانەوە بیسەرانی کەناڵە جوانەکەی کورسات زۆر سپاس بۆ ئێوەی عزیز سەرەتا سەرخۆشی خۆمان ئاراستەی بەڕێزت و شاخەوانەکانی کوردستان و کەسوکاری قوربانیەکانەکەین زۆر سپاس بۆ ئێوەی عزیز لێرەوە دەمەوێت پرسە و سەرخۆشی هەم خۆمان و هەم کۆمەڵی شاخەوانی کوردستان و تەواوی شاخەوانان ئاراستەی بنەماڵەی کۆچ کردووان هەر چوار کۆچ کردووی ڕۆژی هەینی کە لە گەشتێکی شاخەوانیە بەداخەوە بەهۆی لافاوە لە ناوچەی قەرەخ لە دۆڵی دەربەن مەستوران لە کاتێکی گەشتێکی شاخەوانیە لافاو لێدان و ئەو چوار هاوڕێمان کەسیا ئەندامی ڕێکخراوی شاخەوانی سەرگرمە بوون بە سەرپەرشتی کاک میران و ئەندامێکی تریشان ئەو هاوڕە شاخەوانیان کاکە حەمەلا و سەرۆکی گروپی شاخەوانی سەرکەشی گەنجان بوو بەداخەوە گیانیان سپارت پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی کەسوکاری هەر چوار قوربانیەکە و کەسوکار و خۆشەویستان و ئایزانی شاخەوانیەکەین و پرسە و سەرخۆشی لە خۆمان و تەواوی بینەرانەکەین بەڵێ کاگەنوەر ئێمە بەرنامەمان زۆر کردووە بە تایبەت ئەگەر ئەم بەرنمەیە باسکەین چەندین بەرنامەمان کردووە کە پێویستە تایبەتمەندیەکان چی بێت جلوبەرگەکە چی بێت تەنانەت هەموو ئەو پێداویستانی لە ناو جانتاکە تا هەڵیەگری لە خۆراک لە پێداویستەکان پێویستە چی بێت و ئەو شوێنەی کە بۆی ئەچی تایبەتمەندی ئەو شوێنە و گونجاندنی کەشەکە وەرزەکە هەمووی باسکراوە بە باسێکی ئەو بکەینەوە بە تایبەت لەم وەرزەیە تایبەتمەندیەکان بۆ کەسێکی شاخەوانی چییە بۆ ئەوەی کە گەشتێکی تەندروست ئەنجام بات بەڵێ سەرەتا وەرزشی شاخەوانی یەکێکە لەو وەرزشانەی کە جیاواز لە تەواوی وەرزشەکانی تر کە لە ناو سەحا و هۆڵە داخراوەکانە ئەنجامتر چونکە وەرزشی شاخەوانی ئەو وەرزشەیە ڕاستەوخۆ بەرکەوتت لەگەڵ سروشتایە ڕاستەوخۆ تێکەڵ بە سروشتە بیت تێکەڵ بەو بارودۆخانە بی کە لە سروشتا دێنە ڕێگەت بەرز و نزمیەکان لافاو ئاو هەورە بروسکە کارە ساتە سروشتیەکانە کارە ساتی دەستکردەکانی ڕێگەوبانەکان بەڕاستی شاخەوانی یەکێکە لە وەرزشانەی کە جیاوازیەکات لەوانی تر ئەمەیە تۆ ڕاستەوخۆ بەرکەوتت لەگەڵ سروشتایە بۆ یەکە گرنگە کەسانی شاخەوان ئەو کەسانی کە خولیا و حەزی شاخەوانیان هەیە ئارەزومەندی ئەم وەرزشان ئەبێ زۆر بەوریایی و مامەڵە لەگەڵ ئەم وەرزشە بکەن و هەوڵی پێداویستەکان بدەن بۆ دەستەبەرکردنی کەروپەل و پێداویستی شاخەوانیەکان لە کۆڵەکانیاندا بێت بۆ نمونە ئێمە ئەچینە گەشتی شوێنێکی شاخەوانی هەڵبژێنین بۆ نمونە شاخی پیرەمەگرون ئەبێ بەپێی بەرنامەی شاخی پیرەمەگرون پێداویستەکانمان لە جووتێ پێڵاوی باشەوە لە کرامپونەوە لە هارنێسەوە لە حەبلی شاخەوانی تاکە کەسیەوە لە گریگریەوە لە پاچێکی شاخەوانیەوە ئەمانە پێویستە لە ئامادەکاریمان کردوێ بۆ ئەم گەشتە بەپێی پلانی گەشتەکە تۆ پێداویستی گەشتەکانت ئامادەکەیت و لە کۆڵەکەتە بوونی هەبێ و لەگەڵ ئەمانەشە تۆ ئەم پێداویستیانی کە ئامادەیە و لە کۆڵەکەتا بوونی هەیە گرنگە معلومات و زانیاری بەکارهێنانی تەبێ لە شتی چۆن بڵیت پاچێک لەکوێدا بەکارێنی جووتێ پێڵاو شاخەوانی تایبەت بەناو بەفر لەگەڵ جووتێک کرامپون کە ئەبەسرێت لە پێڵاوەکان لە چ شوێنێکا بەکارێن ناکرێت تۆ جووتێ پێڵاوی شاخەوانی لە پێیا بێ و لە سەهۆڵ بەندانێکا دەڕۆی بە ئاسایی بڕۆی پێویستە تۆ کرامپونەکان لێرا بەکاربێنیت بۆ ئەوەی لە حاڵەتی خزین لە حاڵەتی کەوتن بە دوور بیت یاخود پاچێکت پێیە پێویستە بزانی ئەم پاچە لە چه حاڵەتێکا بەکاری دێنی بەفرێکمان هەیە بەفرەکە بەستێتی تۆ گرنگە بەم پاچە شوێن پێکانی خۆت بکەیتەوە
هەتاکو بتوانی بە سەلامەتی بە سەرکەوتی بگەیتە ئامانجی ئەو خاڵە و لەگەڵ ئەمانەشە گرنگە شاخەوانان بزانن لە کاتی گەشتە شاخەوانیەکانە کە ئەم شوێنیان هەڵبژاردووە لەگەڵ کێدا گەشتەکەن ڕێبەرەکانیان کێیە سەرپەرشتیاریان کێیە معلوماتی سەرپەرشتیارەکان تا چەنە گرنگیان معلوماتیان پێ لەسەر ناوچەکە لەسەر ئەو شوێنەی کە بۆی ئەڕۆن و داتا کۆکردنەوە لەسەر بارودۆخی کەش و هەوا چونکە یەکێکی تر لە ڕاستەوە خۆ کە لەبەر شاخەوانان دەکەوێت کەش و هەوایە یعنی بۆ نمونە باسی ئەم حاڵەتەی دوێنێ بکەین ئەمە پرۆژەی هەینی لە دەربەند مەسوورانی ناوچەی قەرەداغ بەداخەوە کە حاڵەتێک بوو هەموو شاخەوانانی ڕەشپۆش کرد هەموو شاخەوانانی تەعزیەبار کرد بەهۆی بارودۆخی سروشتیەوە لافاوێکی سروشتی هاتووە لەم شاخەوانانی داوە لە شوێنێکەوە یعنی گرنگ بوو لەم گەشتانەدا پێشبینی کەش و هەوا لە بەرچاو بگیرایە پێشبینی کەش و هەوا لە بەرچاو بگیرایە لەو شوێنانەیە کە مەترسی زیاترە یا گەشتەکە بوەسێنن پلانەکان پلانی A و B و C پلانی A کەنسڵەکەمەوە پلانی B بەکارێنم شوێنی گونجاوتر پلانی B مەترسی لەسەر پلانی C بەکارێنم یعنی گرنگە تۆ بە پێی بارودۆخی کەشۆواش پلانەکانت گۆڕانکاری بەسەردا بێت زۆر باشە لەگەڵی کە ئەوتر شاخەوانی هەرخۆی بۆ خۆی ئەنجامدانی کۆمەڵێک سەرکێشیە بەڵامەکو خۆشت ئاماژەت بەوە کرد لەوەی کە بۆ نمونە هەینی کە پێشبینی کەش و هەواکرا بوو لەوەی کە لافا و ڕوئەدات کەواتە ئەتوانین بڵێن لەبەرەوەی کە خۆی شاخەوانی سەرکێشیە ئەبێت گرنگی بە هەندێک شتی دیکە نەدێت وەکو کەش و هەوا وەکو خۆشت ئاماژەت پێکرد لەوەی کە ئەمە ڕاستەخۆ تێکەڵبوونە بە سروش ڕاستەخۆ تێکەڵبوونە بۆی کە هەر چ کارە ساتێکی سروشتی ڕووبات ڕاستەخۆ بەرکەوتی ئەبێت لەگەڵ ئەمانە بەڵێ بەدڵنیاییەوە ڕاستەوە خۆ پێشبینی کەش و هەوا وە شاخەوانی ژەیەکە لە وەرزشە سەرکەشەکان کە تا تێکەڵی سروشتە بیت و تێکەڵی شوێنە بەرزەکان بەرز بوونەوە تەیە لە ئاستی ڕووی دەریاوە لەگەڵ کارە ساتە سروشتەکان لافاوە هەورە بروسکەیە بارانبارینی بەخوڕە هەرەسی بەفرە ئەمانەش ڕاستەوخۆ بەشێکن لە مەترسی بۆ سەرگیانی شاخەوانەکان زۆر باشە بەڵام لەگەڵەوە ئەوتێت لەوەی کە بوومە شاخەوانە جیهانیەکانیش هەمیشە کاتێکە ئەم گەشتە شاخەوانیانە ئەنجامەیەن لەوەی کە ئەوان گوێ بە کەش و هەوا نادەن گوێ بۆ نادەن لەبەروی کارەکەی ئەوان خۆی ڕاستەخۆ ئەوەیە کە لەگەڵ ژینگە و سروش تێکەڵ ئەبن جیاوازێکی لە بینی شاخەوانەکانی خۆمان و شاخەوانە جیهانیەکان کە من دڵنیام شاخەوانەکانی خۆمان ئەگەر زیاتریش نەبن هیچیان کەمتر نییە لە شاخەوانە جیهانیەکانیش بەڵام لە ڕووی پێداویستیەوە جیاوازێکیان هەیە بەڵێ بەدڵنیایەوە ئەو پێداویستی و کەرەسانەی کە لەوێ لە وڵاتان دابین کراوە بۆ شاخەوانان لێرە بەداخەوە لە باشووری کوردستانە ئەو پێداویستانە وەکو پێویست لە بەردەستانیە هەرچەنە الحەمدوللا ئیسە لە هەندێک ڕووەوە هاوکارێکی باشمانێ بۆ نمونە لەم ڕووداوەیە لە شاخەوانانی نێودەوڵەتیە کاتێک تیمێکی شاخەوانی گەشتێکەکە هەوڵەدا بگا بە لووتکێکی بەرز تیمی تایبەتیان لەگەڵا لە ڕووی دەوڵەتەوە بڵێن بۆ نمونە کۆپتەریان لەگەڵایە تیمی ئابادەوەلیان لەگەڵایە تیمی تەندروستیان لەگەڵایە تیمی فریاگوزاری سەرەتایی وڵاتەکەیان لەگەڵایە هاوکار و ڕێنیشاندەریانە تاوەکو چالاکیەکەن چونکە چالاکیەک لەم چالاکی ۆژە شاخوانە بۆ نەتەوە گرنگی خۆی هەیە بەڵام لە کوردستانی ئێمە بەداخەوە هێشتا وەکو پێویست نە حکومەت نە پەرلەمان نە لیژنەی ئۆڵمپی نەیانە شاخەوانیەکانیش وەکو پێویست لەم بوارەیە هاوکار و هەمەهەنگێکی تەواو بوون بۆ یەکەینا ئێمە وەرزشکارمانەیە هیچی کەم نییە لە وەرزشکارە نێودەوڵەتیەکان وەرزشکارمانەیە لە باشووری کوردستانە بەڕاستی توانای ئەوەیە بگاتە ئەفرێز بەڵام لەبەرەوەی توانای مادی ئەوەی نییە لەبەرەوەی ئەداواتێکی پێویستی ئەوەی نییە وەستانیەتی لە جێی خۆیە بەڵام لێرەوە من داوا ئەەکەم لەلایەنی پەیوەندیدار بە زووترین کات بێتە سەرخەتە بۆ ڕێخستنەوەی ئەم وەرزشە بۆ ئەوەی بتوانین ئێمەش وەکو وڵاتان هەنگاوی جدی بنین هەنگاوی سەرکەوتن بنین بۆ ئەوەی بە سەلامەتی سەرکەوتوی گەشتەکانمان ئەنجام دەین چالاکیەکان ئەنجامین هەم بۆ ناو ناوبانگی کورد هەم بۆ عێراق و هەم بۆ کوردستانیش لەبەرەوەی بەڕاست و دروستی ینی لە کوردستانە تا ئێستا بەرد و بەربڵاوەیەک هەیە لە ناو شاخەوانەکانە بووین بە چەند بەشێکەوە یعنی من لێرەوە داواکەم لە جەنابی کاقوبات تاڵەبانی لە لیژنەی ئۆڵمپی هەرێمی کوردستان لە پەرلەمان بە زووترین کات یاسایەک دەرکا کە شاخەوانان یەک بگرنەوە لە ژێر ڕێنمایی و پەیڕۆ و پرۆگرامێکی تەندروست و ڕێکوپێکدا بە چەند خاڵبەندیەک بە پێی ئەم پەیڕۆ و پرۆگرامە لە هەرێمی کوردستان شاخەوانان گەشتەکانیان ئەنجامدەن و لەو کاتێشا ئێمە مەترسی ڕووداوەکان کەم ئەبێتەوە بە پێی ئەو یاسانە چونکە ئەگەر پێشبینی کەشوها بۆ نمونە هەفتەی پێشوو چەندین تەلەڤیزیۆنەکان ڕاگەیاندکار سۆشیال میدیاکان هەمویان ئاگاداریانە کردەوە بەڵام بەداخەوە ئەوە گروپێک ڕۆشتەوە تووشی ئەم حاڵەتە بووە لەم حاڵەتەیە شاخەوانان بە گشتی زەرمەند بوون وە کە سوکاری ئەو قوربانیانش ئازیزترین کەسەکانیان لەدەستا بۆ یەکە یعنی گرنگە وەکو کۆمەڵە و ڕێکخرا و گروپ و پێکاتە شاخەوانەکان ئامادەبوونمان هەبێت لە بەدەمەوچوون و یەگرتنەوەی
شاخەوانی و هەوڵ بدەین هەمومان پێکەوە لەم کارە ساتانە کەم بکەینەوە لە بریەوە بەڵام لێرە خاڵێکەیە کە زۆر بە گرنگی کاری لەسەر بکرێ ئەوەیە ڕاگەیاندکارە بەڕێزەکان پەرلەمان بێنە پێشەوە بەجددی کار لەسەر بواری شاخەوانیکان چکە ئەمڕۆ وەرزشی شاخەوانی یەکێکە لە وەرزشە بەربڵاوەکان لە هەرێمی کوردستانە پەرەیسەندووە و ئەوەش نەبێ بڵێن ئەم وەرزشە تەنیا لە کوردستانە تووشی ئەم حاڵەتە نەخوازراوە نابین ساڵی پارەکە ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستانە چەندین شاخەوان بەرهەرەسی بەفرکەوتون یعنی لە نێو دەوڵەتیشە لە وڵاتانی تریشە ئەم حاڵەتانە هەر هەیە و بوونی ئەبێ هیچ حاڵەتێک بێ مەترسی نابێ هیچ وەرزشێک پێ پێکدادان و کەوتن نابێ بەڵام گرنگەوەی ئێمە پێش وەخت بەرانگاربوونەوەی ئەوکەین کە ئەم حاڵاتانە ڕوونەدەن یاخود کەمیان بکەینەوە باشەکە گەنوەرکەواتە بوونی یاسایەک هەموومانە ڕێکە خاتەوە کۆمەڵەکانی کە گرنەوە و ئەکرێت بڵین ئەمەش ئەبێتە هۆکاری ئەوەی کە شاخەوانێکی بەڕێز ئەگەر بیوێت گەشتێک ئەنجام با پێویستی بە مۆڵەتە بێ لە ڕێی ئەو یاسایانەوە بۆ نمونە سەرکەوتن بەسەر چێ ئەڤەرێستا کە ئێمە چەند کەسێکمان بان کردوتە ئێرە کە ئەو گەشتانی ئەنجام ماوە کە بە چەند قۆناغێکا سەرەکەوێ هەتاکو ئەگاتە لووتکە بەڵام هەر قۆناغە و پێویستی بە مۆڵەتی تایبەتی خۆی هەیە کە لە وڵاتەوە بەپێی یاسا هەموو ئەمانە ڕێکخراوەتەوە یاسایەک ئەمانە ڕێکە خاتەوە و مۆڵەتدا ئەنێ بۆ شاخەوانەکان کە گەشتێکیان ئەنجامما سەرەتا پێویستیان بە مۆڵەتێک هەبێت کۆمەڵێک مەرجی تیا هەبێت دواتر گەشتەکە ئەنجام بات بەدڵنیاییەوە کاکە بەڕاستی ئەگەر یاسایەکی گشتگیر هەبێت بۆ شاخەوانی وەکو نێودەوڵەتیەکان دەتوانێت ئەم کار و چالاکیانە ڕێک بخاتەوە و کاتێک لەو کاتەیە ئێمەش دەتوانین چەندین یاریزان و وەرزشکاری شاخەوانی پێشکەوت و بەرهەم بێنین و دروست کرێ و لەگەڵ ئەمانەشە بەپێی ئەو مۆڵەتە گەشتی سەلامەت سەرکەوتو ئەنجام ئەدا و ئەگاتە ئامانج تا چەند پێویستە ئەو شاخەوانانە کاتێک کە ئەشنە گروپێکی شاخەوانیەوە وەکو بەڕێزیشت ئاماژت پێکرد کەسانێکان لەگەڵا بێت لەوەی کە ڕێنماییکارێکی زۆر باش بن و شارەزایەکی زۆر باش بن لەوانەیە هەندێک جار هەبێت کۆمەڵە شاخەوانێک شوێنێک هەڵبژێرن کە بۆ بچون کە شارەزاییان نەبێت و ئەزمموی پێشووتریشیان نەبێت تا چەند پێویستە کا لەسەر ئەزمون بکرێت کا لەسەر ئەوانە بکرێت لەوەی کە پێشتر شاخەوانیان ئەنجامدا و ڕێنماییکارێکی زۆر باشن لە وەرزی شاخەوانیە پێویستە سەرپەرشتیاران و ڕێبەران و سەرۆکی تیمەکان چەندین دەورەی شاخەوانیان بینی بێ بە پلەبەندیەکان دەورەی یەکەم و دووەم و سێمیان بینی بێ تاکو بتوانن تیمێکی شاخەوانی دروستکەن و بیبن بەڕێوە و لەگەڵ ئەوەشە ئەو بەڕێزانی کە دەورەیان بینیوە دەتوانن تیمەکان بڕۆ پێویستە گرنگە ڕێنمایی تەواوی بەشداربووەکانیان بکەن بەپێی ئەم بەرنامانە ئێمە ئەم گەشتە ئەنجام دەین و پۆلیێن بکرێت گەشتەکان پۆلیێن بکرێت بەپێی ڕێژەی بەشداربووەکان گەشتێکی دەکەسی جیاوازە لەگەڵ گەشتێکی 50 کەسیە گەشتێکی 4 کەسی جیاوازە لەگەڵ گەشتێکی دەکەسیە بەپێی شوێنەکان چونکە سەختی شوێنەکان تۆ ئەبێ ئەو کەسانێک کە بڕوانامەی شاخەوانیان بەدەستێناوە زانیاریوان هەیە ئەزممویان هەیە بەپێی پۆلێنی شوێنەکان بەشداربوو بەنە نێو سروشت و ئەو شاخەی کە هەڵی ئەبژێرن تاکو بە سەلامەتی بگەنە ئامانجی گەشتەکەیان خولی فریاگوزاری تا چەند گرنگە کاگەنوەر ئەوەی کە گەشتێکی شاخەوانی ئەنجامەدات پێشتر خولێکی فریاگوزاری بینی بێت یان ئەوەی کە سەرۆکی تیمەکەیە هیچ نەبێ ئەو بینی بێتی بۆی کە لە ڕوودانی هەر حاڵەتێکە هەر کارەساتێکە ئەم بە ئاسانترین شێوە فریای ئەو شاخەوانە بکەوێت گرنگترین شت خولی فریاگوزاری نەک بۆ شاخەوانان ئەتوانم بۆ هەموو تاکێکی کۆمەڵگا گرنگی خۆی هەیە و تایبەتمەندی خۆی هەیە هەر لە ڕێگەوبانەکانە هەر لە ماڵی خۆمانەوە دەست پێ بکەین تاچینە نێو کۆمەڵگە و نێو سروشتەوە چونکە خولی فریاگوزاری سەرەتایی یەکێکە لەو خولانەی کە ئەتوانین بڵێن گیانی لە کەسێکەوە تا سەدان کەس هەر کەس لە ئاتی خۆی ڕزگارکە لە مردن و هەر کەسیش کەسێک بتوانێت لە مردن ڕزگارکە تەنیا خێرەگەی لای خۆی گەورەیە ئێمە ناتوانین باسی ئەوە بکەین بەڵام گرنگی زۆر تایبەتی هەیە لە حاڵەتە فریاگوزاری سەرەتاییەکانە هەر لە کەوتنە لە خوێنبەربوونە لە بورانەوەی لەسەر گەشتخواردنە ئەمانە گرنگی خۆیانەیە و بەشێکی زۆریش لە گروپ و ڕێکخرا و کۆمەڵە و سنتەر و پێکاتە شاخەوانەکان بە بەردەوامی خولی فریاگوزاری سەرەتاییان کردوێتەوە و کەسانی شارەزایان پێگەیاندووە لەم بوارەیە و ئێستێش وا بڕیار درراوە ینی لەناو کۆمەڵی شاخەوانی کوردستان و ڕێکخراوەکاندا کەسانی شارەزا و پسپۆڕ لە ئامادەبوونیان هەبێت لە گەشتەکانە لە بواری تەندروستیە بۆ نمونە ئێمە کۆمەڵی شاخەوانی کوردستان چەندین دکتۆری بەڕێزمان لەگەڵا لە گەشتەکانە ڕێکخراوەکان بە هەمان شێوە ئەو کەسانێکی کە گروپ و ڕێکخراویان دامەزراندووە بەشداریان لە چەندین خولی فریاگوزاری سەرەتایی کردووە و مۆڵەتی بەشداربوونیان وەرگتووە و گرنگی زۆر تایبەتیە لە حاڵەتێکا منەچمە سەر شاخێک لەو شاخانە
دوور نییە بکەومە خوارەوە دوور نییە پێکانێکم هەبێ دوور نییە خوێنبەربوونێکم هەبێ یان یەکێک لە بەشداربووەکانمان بە هەمان شێوە ئەو کاتە ئێمە ئەگەر کەسێکی شارەزا و ڕاهێنەراوی فریاگوزاری سەرەتاییمان لەگەڵا بێ دەتوانین کاتی ئەم کەسە فریای بکەوین لە مردن ڕزگاری بکەین خوێنبەربوونێکی لە حاڵەتی نەزیف ڕزگاری بکرێ بۆیە گرنگی خۆیە تۆ کاتە کەسێکی شارەزا لەگەڵا بە پێی ئەو بەرکەوتەی کە بەری کەوتووە حاڵەتی ئیسعافات ئەوەلی بۆ ئەەکەیت و ئەیگەینتە نزیکترین بنکەی تەندروستی و یا لایەنی پەیوەندیدار ئاگدارەکەیتەوە تۆ ئەم کەسەت لە مردن ڕزگار کردەوە بۆیە گرنگیێکی زۆر تایبەتیە فریاگوزاری سەرەتایی بۆ شاخەوانە خۆش بێت کاگەنوەر لە کۆتاییە هەموو ئەمەی کەوتمان کورتی کەیتەوە ڕێنمایی چییە بۆ شاخەوانەکان ئەوانی کە حەزێکیان هەیە بۆ ئەم وەرزشە تاکو و گەشتێکی دروست ئەنجامبان کە دوور بن لە هەموو مەترسیەک بەڵام قسە بۆ ئێمە مەکە قسە ئەو کامێرایە بکە لێرەوە پەیامی من بۆ تەواوی شاخەوانان و ئارەزومەندانی وەرزشی شاخڕێی و شاخەوانی و ژینگە دۆستانی هەرێمی کوردستان و باشووری کوردستان و لە هەر شوێنێک بن داوا لە برا و خوشکانی شاخەوانی مەکەم کاتێک بەشداری لە گەشتە شاخڕێی و شاخەوانەکانەکان یەکەم خاڵ لەژێر ڕێنمایی سەرپەرشتیاری گروپ و ئەندامە بەڕێزەکان گەشت ئەنجام بدەن و دووەم پابند بن بە پەیڕە و پرۆگرامی ئەو گروپ و ڕێکخراوی کە لەگەڵ گەشتەکان ئەنجامەدەن سێم هەوڵ بدەن معلومات و زانیاریەکان کۆبکەنەوە لەسەر گەشتە شاخڕێی و شاخەوانیەکان و چوارەم خاڵیش گرنگە پێداویستی و کەرەستە و ئامێرە وەرزشی شاخڕێی و شاخەوانەکانیان بەرجەستە بکەن بۆ ئەوەی بە سەلامەتی گەشتەکانیان ئەنجام بدەن و گەشتێکی بگەنە تا بتوان ببنە شاخەوانێکی سەرکەوتوو لە هەرێمی کوردستان و ئێمەش شانازیان پێوە بکەین. ئەمە هیوادارین و کارساتە دڵتەزێنەی ڕۆژی هەینی دووبارە نەبێتەوانێت دووبارە سەرخۆشی خۆمان ئاڕاستی کۆمەڵی شاخەوانانی کوردستان و بنەماڵی کۆچ کوردوانەکەین و هیوادارین کە کۆتا ناخۆشیان بێت. زۆر سپاس بۆ بەڕێز سپاس بۆ زانیاریەکانت زۆر سپاس بۆ بەڕێزتان هەر بژین.